لە سەرەتای پرۆگرام باسمان لەوە کرد کە یەکێک لە بابەتەکانمان باس لە توانای گەنجێک دەکەین گەنجێکی ڕۆشنبیر کە تاوەکو ئێستا 14 کتێبی نووسیوە 14 بەرهەمی پێشکەشی کتێبخانەی کوردی کردووە ئێستا گەنجێکی ناسراوە لە کوردستان ئەم گەنجە تەمەنی 27 ساڵە یەکێکە لەم نووسەر و لێکۆڵەرانەی کە لە بواری تەسەووف و عیرفاندا خزمەتێکی بەرچاوی هەیە دەمانوێت تایبەت بەو کتێبانێک کە وەجێڕانیان بۆ کردووەوە نووسیبێتی قسەی زیاتر لەگەڵ بکەین ڕێز باش بێجگە ئەوەش کتێبێکی هەیە پێشەوەی کە خۆی بناسێنین ناوی کتێبەکەی بابچینە گوڵچنینی کە کۆتا کتێبێتی خۆی میوانمان لێرە ئامادەیە زامدار قادری کە کاری وەرگێڕانەکات و نووسەریشە بەخێر هاتی و بەیانیت باش سپاس دەکەم بەیانی ئێوەش باشترە لە خۆشی دابنیش زۆر سپاس پێش هەموو شتێک ئامانجت چییە لە نووسی مرۆڤ لە ژیانیدا ئەوەندەی کە دەژیتن تەمەنێکی هەیە دیاری کراوە هەموو کەسێک کاتێک دەمرێ یادگاریەکی باش بەجێ دەڵێ یا ئەوە تێ خراپ یا ئەوە تێ باش ئەوەی هاتوومە ئەگەر بیکەم ئەوەیە تەنها دڵ یەک کەس خۆش بکەم ئەو ئامانجەی من هەما لە ژیانم ئەوەیە ئەو کەسانێک کە لەو ژیانە هەن بە دڵخۆشی بە پێکەنینەوە بژین زۆر باشە بەرهەمەکانت زۆرە ماشەڵڵا 14 کتێبت پێشکەشی کتێبخانەی کوردی کردووە تەوەرەکانی ئەم کتێبانە چین جیاوازنیان هەمووی خۆی لە عیرفان و تەسەووف دەبینێتەوە خۆی من دوو بابەت زۆرتر ینی ئیشم لەسەر کردووە وەکو بڵێ پسپۆرم تێدا وەرگرتووە یەکەمیان بابەتی تەسەووف و عیرفانەکە لە مێژەوە لەو بابەتە دەخوێنمەوە و لەسەری دەنووسم بابەتی دووەمینیان بریتێ بابەتی مێژووی ئیسلامی لە بابەتی مێژووی ئیسلامی ئەو کەلەنانەی کە زانیومە مەسەلەن خەڵک نایزانێەوە گۆشەنیگایەک بنمونە لە ئەندەلوس لە سەردەمی بەغدا ئالاوانە ئەگەر بمەوێ خەڵک ئاشنای ببێ لەسەر ئەو بابەتانە ژیانی وەرگێڕان و کردووە و ئەوەی کە ئێستا زیاتر گرنگی پێدەدەم بریتە لە بابەتی هاندانی گەنجەکان چونکە سەردەمی ئێستای ئێمە سەردەمی ڕوخانی هەموو بەهاباڵەکانە سەردەمی ڕوخانی هەموو ئومێدەکانە لەبەر ئەوە ینی ئەو بابەتانە وتەشیزانم کە خەڵک بەڕاستی تااقەتی شتی درێژی نییە لێش بابەتی کورتم هەڵبژاردیە لۆی ئەگەر لە ماوەی 20 چرکەش بێ پەیامەکەی خۆم بەو گەنجە بگەێنم لەبەر ئەوەش بابەتەکانی ئێستا زۆر بەهرە زۆری هاندان باشە کاکزامدار تو ئاماژە بۆواکەی کە بابەتەکانت بابەتی هاندانە بۆ گەنجان ئەمە ویستی تۆیە کە لەسەری بنووسیت بەڵام ویستی خەڵک چییە چیت لێ وەرەگرێت تۆ ئەوە ئەنووسیت پڕفرۆشترینەکان کامانن هەمان ئەو بابەتەیە کە تۆ لە هەزر و خەیاڵتایە و ئەینووسی بابەتە هاندانەکان ئەخوێنن زیاتر یاخودنا پڕفرۆشترین کتێبەکان شتێکی دیکەن خۆی من 2010 کتێبی ئارام بەکە وەرگێڕانم بۆ کرد تاکو ئێستا 39 جار چاپ کراوەتەوە یعنی یەکێک لەو کتێبانەی کە زۆرترین دەنگدانەوەی لە کوردستان هەبوو و لە ماوەی 9 ڕۆژ هەر چاپی نەما لەبەرچی لەبەر ئەوەی من زیاتر ئەو ئەزمونێک کە بۆ خۆم گەنجم و کە لە ناو گەنجانم دەزانم گەنج چی دەوێ 39 چاپ کراوە ژماری لێ فرۆش هەر دانەی 1000 دانەی هەر جاری چاپی ینی 39,000 دانەی لێ فرۆشراوە و بابچینە گوڵچنینە کە ئاخری بەرهەم بوو لە پێشانگای سلێمانی دوو چاپ بە یەک جاریانی کۆتایی هات لە سلێمانی ئەنی لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی خەڵک لەو فەزایە ڕۆحیەدایە ئەنی لەو فەزای پێویستی بە کەسێکە پێی بڵێ من لەگەڵتم و پێویستی بەوەی پێی بڵێ تۆ دەتوانی سەرکەوتوو بیت ینی یەک لە کتێبەکان هەر بەو ناوە ینی وەرگێڕان بۆ کردووە تۆ دەتوانی سەرکەوتوو بیت چونکە کێشەی ئێمە لەوە نییە کە کەسەکە ینی قودرە و بەهرەیەکی نییە پێویستی بە کەسەکە بڵێ لەگەڵتم ینی بۆش ینی زیاتر تەرکیز لێرە لەسەر ئەوە کردووە ئەگەر کەسێک لە ماڵەوە برایەکەت خوشکێکت دایک و باوکت نییە هانت بدات من لێرەم هانت دەدەم بۆیە لە سەرەتا هەیە زۆربەی کتێبەکان نووسیمە من وەکو برایەک لەگەڵتم وەکو دۆستێک لەگەڵتم ینی پێویستمان بەوەیە ئیبراز و ینی وەکو دەڵێت دەرخستنی ئەو توانایی کە گەنجی ئێستا هەمە هەیەی بەڕاستی بەڵام پێویستی بە کەسێکە پێی بڵێ لەگەڵتم باشە کاکزامدار یەکێک لەو کتێبانەیش کە دیسان و هەرجەنابەت کارەتیا کردووە پڕ لە ئەوین بە زۆر جار گەنجانی تر بابەتێک کە بابەتی ئەوینداری و خۆشەویستی و بە تایبەتی لەم کاتەی ئێستا و لەم سەردەمە ئێستا کە خۆت باست کردوت بەهای زۆر شتەکان نەماوە
ئەو کتێبە ناوڕۆکەکەی باس بە چیەکە دەرباسی ئەو ئەوینداریە کۆنا ئەکات کە خەڵک جاران بە چێژێکی دیکەوە بە تەواوی ڕێزەوە ئەوینداریە کرد یاخود بەراوردکاریەکە لەو کاتەوە بۆ ئێستا چۆنە باسی چیەکاتەوە کتێب خۆی ئەوین بابەتێکی فرێجەمسەرە یان ئەوینی عارفانە یان ئەوینی شێخە خۆی ئەوین فرێجەمسەرە ینی لایەک نییە بڵێ بابەتەوە لێرە ئەوین بابەتەکەی گشتگیرە هەم دەکرێت لە خۆشویستنی کەسێکەوە بگوازرێتە بۆ خۆشویستنی ئیلاهی و وەکو عاریفان بە قۆناغەدا بڕۆن هەم ئەو ئەوینەی بریتێ لە خولوقی جوان ینی تۆ دیقەت بە مامۆستا کێشەی ئێستا بەس کۆمنتی فەیسبوک بخوێنەوە هەزاران جنێوی تێدا بەڵام کاتێک کەسێک ئەویندار دەبێت پێی حیفە جنێ بدە لەبەر ئەوەی دڵ شوێنی کەسێکە کە خۆشەویستی تۆیە بەخوای دڵت نایەت دوو کەسی خراپ لەگەڵ ئەو کەسێک کە ئازیز لە دڵت پێکەوە دای بنەی بۆیە ناچاری ڕق فڕێ بدەیت بۆیە لێرە ئەو لەو کتێبەدا هەم ئەوینی ئیلاهی تێدایە هەم ئەوینی شتە جوانەکانی تێدایە هەم ئەوینی کەسێکی تێدایە ئەگەر خۆشت دەوێت بەڕاستی خۆش هەمووی هەر دەبێت هەمووی دەبێتەوە مامۆستا زامدار ناونیشانی کتێبەکان ئەوەی کە لە بەردەمی ئێمەدایە ناونیشانەکان زۆر سۆفت و زۆر نەرمن ڕاست ینی چۆنە ئەم ناونیشانانە هەڵدەبژێری پڕ لە ئەوین بە عاشقانە دێم با بچینە گوڵچنینێ ینی هەموو ئەوانە سیر دەکەی ئەوەندەی لە ڕۆمانێکی عاشقانەی نێوان دوو دڵدار دەچی ڕەنگە ناوڕۆکی کتێبەکە شتێکی دیکە بێ ڕاست خۆی مامۆستا ئەمە سەردەمی ئێستا زۆر ڕقە ینی بەڕاستی سەردەمی ئێستا تەمەشا دەکەی ئەوە نەخۆشیە تەمەشا دەکەی ئەوە قەیرانە تەمەشا دەکەی ئەوە کۆمەڵێک شتە ینی گەنجی عادەتی وایە وەکو ئیسفەنجێک ئەو شتانە هەڵدەمژێت کە ڕۆژگار پێی دەدا ینی من ویستومە ینی لە ڕێی کتێبەکانەوە ئەو شتە ناسکانە بە بیر ئینسانی بینمەوە چونکە بەڕاستی ئێستا سەردەمی ئێستا ینی هێدی مرۆڤ وەکو ڕۆبۆتی لێبێ بێجگە لەوەش سەردەمێکە سەردەمی مادیگەری و کەسەکان شانازی بە شتانە ناکەن کە خودی خۆیان هەیەە شانازی بۆ شتانەوەکەن کە بەکاری هێنن بۆ نمونە ئۆتۆمبیلێکی بەرزی هەیە ناڵێم من فلان کەسم ڕەوشتێکی بەرزمێڵێ من نەزانی من خاوەنی ئەو ئۆتۆمبیل لە فلان فلان خان و فلان ماڵم ئەوەی مادیگەرایی ئێستا هەیە لە بابەتە ڕۆحیەکان عقلگەرایی نیە عقلگەرانی و لە بابەتە ڕۆحیەکان دوورکەوتوینەتەوە جا چۆن توانی و تا باست لەوە کرد لە سەرەتا وت دەمەوێت بە 20 دێڕ یاخود 20 خولەک من پەیامێک بگەێنم چۆن وا ئەکەیت ئەم هەموو کەلێنەی کە دروست بووە لە کاتێکی کەم بە وشەی کەم پڕیان بکەیتەوە خۆی هەر کەسە لە گەیاندنی پەیامەکان جۆرێک لە تەکنیکی هەیە باش من زۆر جار ینی لە نێو خەڵکدا دەریشم خەڵک ئاوا مۆبایلەکەی ئاوا لێ دەکەم ینی دیقەت بفەرموو کاتێک پەنجە هێنا خوارێ تا بەرزی کردو دەی پەیامەکەت گەیاندووی ئەگەر نەگەیشتبی ئیدی تاقەتی نییە تەواو ینی وەکو دەڵێ ئەو مەجالە دوور درێژەی نییە چونکە ئێستا ماشەڵڵا ئەوەندە شت زۆرە ینی دەبێت هەڵبژێری چی دەوێت من بە گوێرەی خوێندنەوەی زۆرم ینی چونکە لە 9 ساڵیەوە دەخوێنمەوە ینی تەمەنێکی دوور و درێژە کە دەخوێنمەوە لەگەڵێکدا دیقەت دەدەم ینی چونکە ئینسان دەبێت بزانێت کە مەسن چواردەوری چیان دەوێتن ینی کە ئێستا کە سیر دەکەی بڕوا بفەرموو بەرنمەیەکی 2 ساعتی کەس تااقەتی نییە بەڵام 15 خولەکی زۆر باش خەڵک حەزیرەیە لۆ لەبەر ئەوەی ئێستا زۆر پڕ ئیشین زۆر وەکو تازراوت فەرمووت تەکنۆلۆژیا و ئەوەندە زۆر بووە ینی خەڵک ینی فریان ناکەوێت هەمووشتا من ئەوەی کە دەمەوێتن ئەوەی بڕوا بکە جاریوا بۆ مەسەلە بۆ دێڕێکی گوڵچنین 5 لاپەڕە بووە دوای لەو 5 لاپەڕە کردمەتە 3 دوای لەو 3 کردومەتە 1 دوای لە یەکەش زۆرە پیکەوە بچووکتریکەوە هێشت ئەوە زۆر ماندوم دەکا ینی بەڕاستی ینی بڵێم ئەوە من هەستت پێکەم کاک زامدار چونکە ئێمەی خانمان کاتێکە ئەمانەوێ ماڵ بارەکەین لە شوێنە بۆ شوێنێتر سەری ئەشیای ماڵەکەی ئەو هەمووە هەمووشی بەکەڵکێ بەڵام لەبەرێک کە ماڵەوە بۆڵەبڵ نەکەم بڵێن ئەو هەمووەشە بێت لە هەنێکی خۆشبی لە بڕێکی خۆشبی بەڵام سیرەکەی کە ئەوانە هەمووشی پێویستن دواترە گەڕیتەوە سەر کۆمەڵێک شت کە هەم پێویستیە هەم ئەبێ هەبێ هەم بەکەڵکت دێ ڕۆژانە بۆیە لێت تێگەمەڵێکی لە هەر بوارێکی ترژنان ئاوان تا شتێک هەڵەبژێرن کۆمەڵشتی دیکە لە خۆیان کۆکەنەوە جا ئەوە زەحمەتیەکی زۆری هەیە مامۆستا زامدار سیر دەکەین ینی زۆر عشقت بۆ تەسەوف و بۆ عیرفان هەیە
بۆچی ئەوەندە ئەو عشقە زۆرت هەیە بۆ تەسەوف و بۆ عیرفان ئایا پێی دوایە ئەمە لە ئاینداریەکی کوردانە نزیکە یان پێی دوایە ئەمە ڕێگە ڕاستەکەیە ئەمە ڕێگە پاکەکەیە ئەمە ڕێگە عاشقانەکەیە ئەو کارەکە چییە؟ خۆی هەر پەیڕۆ پرۆگرامێک کە ئینسان لەسەری دەڕوا لە کۆتاییدا دەرئەنجامێکی هەیە ئەوەندەی کە مەسەلەن گەڕاوم لە گروپەکان یان لەو زۆر ئاینداریەی کە هەیە هیچیان ناسکتر و جوانتر لە عیرفان نەبینی بەڕاستی چونکە عیرفان تاکەشتە پێ دەڵێ خۆشەویستی بکە بەڵام بزانە چۆن دەیکەی لە کەسێکەوە لە مەخلووقێکەوە بیگەیەنە خالق و کورد بە فیترەتی خۆی ینی بەعام لە فیترەتی خۆیدا کورد ئینسانێکی بە سەنگە بە شکۆیە ینی قبولی کۆمەڵێک شت ناکاتن بەڵام کاتێک ئەویندار دەبینی کەتەیەکی زلەی گەورە ینی چارشانە کەچی کاتێک یەکێکی خۆش دەوێ زۆر بە ئاساری ینی کۆمەڵێک شت دەکەی بز دەبن ئەلێرەدا ئینسان بە ئەوە ئەفزەڵترکە با بگەڕێنەوە مەسەن ئەو پەیوەندیە بەرزتر سیر بکە با بۆ خوا با بۆ نیشتیمان با بۆ دایک و باوکی هێدی پلەکان بەرز دەبتەوە کاتێک پلەکانی بەرز دەبێتەوە دەبینی کەسێکە پڕ بەهایە کەسێکە زۆر باڵایە بلوێ دیقەت بفەرمەوە زۆربەی هەر زۆری عاریفان جوانترین شعریان هەیە مەحوی بەرمونە وەفایی ینی تەمەشای بکە ینی لێرە زۆرترین ئەو شتە جوانانە لە لای عاریفەکان خڕ دەبتەوە لە لای سۆفیەکان خڕ دەبتەوە لەبەرەوەی ئەوان دوو دیو لە شتەکان دەبینن دەڵێن کابرا ڕاستە ئەو وەزێکی ناشرینی هەیە کێ ناڵێ شەو تەوبەی کردەوە کەواتە لێرە گومان باشی یەکەم یەکو دەڵێ سیلاحی ئەوانە بۆیە دەبینی کەسێک دڵی نایە کەسێک ئازاردا دەڵێ بەرچی لەبەرەوەی ئەوە دڵی دەشکی کاتێک قسەی بە کەسێک ناڵێ دەڵێ لەبەرەوەی بەیانی ئەو قسەی لە دڵی دەمێنێتەوە یان زۆر جار ئەو نمونەی شوشە هەیە دەڵێش ئەوە شوشە دڵ وەکو شوشەیە کە شکاچان ناوێتەوە زۆر حسابی ئەو دڵە دەکەن ینی بە نمونەیەکت خۆشت بە بژێرەوە ئەڵێ مەنسووری حەلاج ڕۆژێک بە ڕۆژوو دەبێتن ڕۆژی سنەتی هەیە بە شەقامەکانی باغداد دەڕوا دەبینی کۆمەڵی خەڵک دانیشتون نەخۆشیێکی هەیە ئەها نەخۆشیەکانە پێ دەڵێن گوڕی ئەمە لە هەولێر پێ دەڵێن گوڕی یان گوڵی یان ئەوەی کە مەسەلەن وەکو سەدەف و ئەوە خەڵک گەڕیان لێ دەکات گەڕی یعنی خەڵک قێزیان لێ دەکاتەوە ئەویش زۆر بە نەرمەوە کە یەکێکیان دەڵێ قوربان فەرمونانمان لەگەڵ بخۆ ئەویش بەبێ ئەوەی بڵێ بە ڕۆژومەیان بە ڕۆژنی ڕادادنیشو نانەخە دەخۆ دوایی کە دێتەوە یەک لە قوتابەکان دەفەرمێ قوربان جەنابەت بە ڕۆژوو نەبووی فەرمووی کوڕەکەم ڕۆژوێکی سونەت دەشتێنین دڵی کەس ناشتێنی یعنی سیر بکە ڕۆژوێکی سونەت دەشتێنی کێشەی نی لەگەڕۆی لەبەرەوەی دەزانی خوا لە ڕۆژی سونەتی ئەوە یەک ناکە بەڵام دڵی نایە دڵی کەسەکە بشتێنی خۆی ئەگەر ئێستا ئێمە سیر بکەین ئەگەر زۆر تەرکیز لە کۆمنتی فەیسبوک دەکەم بەڕاستی ئەو ماوەیە ئەگەر دڵت نێ کەسێک مەسەلەن دڵی بشکێنی دڵت نایە کۆمنتە ناشری نانەفرست جاری وایە ناگاتە سەری سێهەم کۆمنت لە بین یەکا کە مناقەشاکەن سەری چوارەم لەگەڵ هەموو ڕێزن بۆ هەموو بێنەران دەست ئەکرێت با وشەی نەشیاوتن لە دوای سێهەم کۆمنت ئەگەر متابعەت کردێت با من شتێکی دیکە بڵین ئەوەی بیرمەندە ئەوەی فەیلسوفە ئەوەی عاریفە ئەوەی عاشقە هەمووی ئەمانە بیرمەندە گەورەکان بە تایبەت ئەڵێن ئارام قسە بکە و بە ئاخفە ئارام بخۆ ئارام بڕۆ ئارام هەڵس و کەوت بکە لەگەڵ ئەوانەشا کتێبێ بخوێنەرەوە ئەوانەی دیکە هەمووی پەیوەندە بە خودی ناخی مرۆڤەکانەوە کەچی کتێب خوێندنیان خستۆتە تەنیشتی ئەو شتانەوە ئەبێ کتێب خوێندن چیتیا هەبێ کە ئەوەندە هەموو کەسێکە یەک پلەیەک لە علم و معرفە بچێتە سەرە و یەکسەر ئامۆژگاری خوێندنەوەی کتێب ئەکات و بەو جۆرە خودی خۆشت چۆن چێژی لێ وەرەگریت خۆی من زۆر جاریانی کە لەگەڵ خەڵک هەست و کەوتم کردووە بینیمە کاتێک پێی دەڵێ وامەکە یەکسەر وا هەز دەکات تۆ کۆیلێ ینی هەز دەکات تۆ گەورەیەکی ئەویش کۆیلەیەکە لە ژێر دەست ئێمەش خودی طبیعەتی ئینسان وایە وەکو شێخی گەیلانی دەفەرمووتن ئینسان خوای گەورە کچووکە لە قورئانە فەرمووی وەنەفەخت فیه من ڕۆحی ینی ئەوەی لە ڕۆحی منایە کە بەبەری ئینسانم کردووە سیر دەکەیت ینی سەنجی هەیە ینی گەورەیەکی ینی لە فیترەتیدا هەیە قبول ناکاتەوە مەسەلەن دایم کۆی لەوە ژێر دەستی کەسبی بەڵام کتێب زۆر ئاسانتر دەتوانێت وەکو دۆستێک ناڵێ ئەوە بکە دەڵێ ئەوە کرا باش بوو دەڵێ کەسێک
یارمەتیەکیدا بەڕاستی شتێکی باشی کرد ئەتو لە ڕاستەخۆ دەڵێ ئەگەر منیش یارمەتی کەسێک بدەم کەواتە منیش کەسێکی باش کتێب زۆر بەبێ دەنجی بەبێ ئەوە هیچ ماندوو بکە هەر کاتێک تۆ بتەوێ نەک ئەو کاتێک کە خۆی دەوێ ئەو کاتێک تۆ بتەوێ چونکە ئێمە زۆر دەبینی بەیانیان حەزەسن دەخوێنمەوە یان جاروای ئەواران درەنگ قەت ناڵێ وەرە ئیلا دەبێت سعات هەشتی بەیانیست بۆ سعات چوار ئەو دەوامەتێ ئەوێ ئێستا بخوێنێ کتێبەوە ناڵێ کتێب دەڵێ کەی تۆ حەزت لێ بوو وەرە بمخوێنەوە جا ئەوە زۆر خۆشە ئەو هەڵبژاردنەی کە ئینسان وەکو دەڵێ پابەندی نابێتن ینی ئازادانە هەڵسکەوتی لەگەڵ ئێستا تۆزە گوناح بووە لەو سەردەمی تەکنەلۆژیا و ئەو بابەتانە هەندێک ڕەنگە لە زۆربەی ماڵەکان فەرامۆش کرابێ ئەوە شەیە دەساگەرجەی خۆشی قەت لە دەست نەداوە لەوە جێ هەر هەیە خۆی بۆ پیاوی خۆی لە دەست نادا بەڵێ جگە لەوە دایمە ئامۆژگاریەکە ڕەنگە زۆر شت هەیە لە کۆنەوە نەما بێ سار باسیشی لێ نەکەین بەڵام ئەم هەر لە کۆنەوە هەر هەبووە لەوەتەی مرۆڤایەتی هەیە تر وردە مرۆڤ گەیشت بۆی کە بگاتە پلەیەکە ڕۆشنبیر بێت دەستی کرد بە خوێندن و نووسین لەو کاتەوە هەر هەیە قیمەتی خۆی لە دەست نادات بەڵام دایمەش خەمی ئەومانە لە دەستی بدات چونکە ئەوە دنیا بەرەو پێشکەوت ئێمە جار کاتێک شتێک لە لامان عزیز بێ خۆشەویست بێ زۆر ئاگامان لێتی نەکەوێ بەرنەبێتەوە شتێکی لێنێ من زۆر جار لە ماڵەوە دەڵێن باشە و کتێبانە یعنی قاتەکە دلەکە لێگەڕێ ئەوە زۆر گرنگە کتێبەکە خۆ پەڕێنە نوشتاوەتەوە ئەوە لە هەمووی گرنگتر یعنی من زۆر جارانی ئەوە شێخی خاڵ بەرمونە دێنمەوە شێخی خاڵ کاتێک گەیشتە کۆتاییەکانی تەمەنی کوڕەکەی دەڵێ هەموو ڕۆژ بەیانیان دەیبرد مەکتێبخانەکە بەس دەستی بە کتێبەکاندا دێنا کتێب چکە چاوەکانی لەدەستدا بوو بەس بۆنی دەکرد ینی بڕوا بکەیت جاریوا بە من بۆ خۆم ینی کە کتێبێکم کڕیوە ینی ئەوە بۆ خۆشی جێر بووە 2014 ئەوانە بەدزی ماڵەوە ئیشم دەکرد چکە تاقانە بم زۆر بەنازم حەزیان لەو ئیشکەم ینی ئەو کاتە ینی کە دەم خوێندەوە کتێبێک دەرچوو بوو ئەو پارەیەشم لەبەر دەست نەبوو هەڵسام 2 ڕۆژ ئیشم کرد هەتا کتێبم کڕی کتێبەکەم کە کڕی ئێوارە تا بەیانی لە ناباشم ڕوا بکە ینی ئەو دەمگوتنەوەک شتێکی لێبێتن ئێستاشی لەگەڵ دابێنی زۆربەی هەر زۆری کتێبەکانم هەر هەمووی ینی هیچ ئەوەی لێ نووسی نوشتم لێ نەکردووە دڵم نایەتن وەرەقەیەک شتێکم لێداناوە هەر شتێک بوو لێ دەنووسم وەکو قوتابیە زیرەکەی کە دەفتەرەکانی زۆر و پاشی دێڵێتەوە زۆر سواز بۆتەوە مامۆستا زامدار قادر خۆشحاڵ بووین بەو گفتو لوفتە خۆشە بەم بەیانی لەگەڵ ماوە سپاس دەکەین دەستەکان خۆش بێ دووبارە بەخێر هاتیتەوە سپاس